ڕۆشن باش بینەرانی هێژایی بەرنامەی گەلی ئازاد ڕێزدار ڕۆژەلان داهێنەری تێزی سیستمی کۆنفدرالیزمی دیموکراتیکە. بە پێی ڕوانگەی ئۆجلاندا سیستمی کۆنفدرالیزمی دیموکراتیکدا گەلی کورد لە هەرێمە جیاوازەکانی کوردستاندا بە پێکهێنانی خۆبەڕێوەبەری دیموکراتیک دەگا بە ماف و ئازادیەکانی خۆیان. بەرنامەی گەلی ئازادی ئەم جارە بۆ پێگەی کورد لە کۆنفدرالیزمی دیموکراتیکدا تەرخان دەکەین. بەڕێز شوان مەریوان بەخێر بێ. زۆر سوپاسان دەکەم. بەڕێز شوان مەریوان بە پێی ڕوانگەی ئۆجلان کورد بە سیستمی کۆنفدرالیزمی دیموکراتی دەکەن بە مافەکانی خۆیان بە پێشوانەی ئەوەی کە هەتا ئێستا بۆ نمونە لا ڕێگای پێکهێنانی دەوڵەت نەتەوە فێدرالیزم یان ئەوتۆنۆمی نەریتی بگا بە مافەکانی خۆیان. بەگشتی مۆدلی چارەسەری ڕێزار ئۆجلان بە پێی ئەوەی کە ئێوە خوێندوتانەوە چییە و لە چی پێک دێ فەرموو؟ لە ڕاستیدا مۆدلی چارەسەری ڕێزار ئۆجلان کە ئێستاکە وەکو تێزی کۆنفدرالیزمی دیموکراتیک گەڵاڵە کراوە و لە هەر پێنجبەرگی مانیفستۆی شارستانی دیموکراتیک و کتێبی نەخشە ڕێگای چارەسەری پرسی کووردا ڕێزار ئۆجلان بە بەرفراوانی لەسەر کۆڵاکە سەرەکیەکانی کۆنفدرالیزمی دیموکراتیک ڕاوەستەی کردووە لە ئەنجامی وەرچەرخانێکی مێژویی لە پارادیگم و لە تاکتیک و استراتیژی تافکەری ئازادی گەلی کوردستان داهاتوەتە ئاراوە. ئێمە دەبێت لە بیرمان نەچێت ئەمە هەروە بە ئاسانی نەبووە، هەروە بە ئاسانی پێک نهاتوە، کارێکی وانیە لە یەک شەو یەک ڕۆژەدا پێکهاتە بێت. ڕێزار عەبدوڵڵا ئۆجلان تەفگەری ئازادی گەلی کورد ئەزمونێکی 40 ساڵەی تێکۆشانی خەباتی ڕۆژانە لێکۆڵینەوە هەیە هەتاکو گەیشتنت بەو دەرەنجامەی کە ئێستاکە بۆ چارەسەری پرسی کورد تێزی کۆنفدرالیزمی دیموکراتیکیان گەڵاڵە کردووە. باشە تێزەکە مۆدلێکی چارەسەری ئەم تێزە ئەگەر بە کورتی بەر لەوەی کە دواتر بە درێژی بچینە سەر ئەوەی کە پێگەی کورد لە مۆدلەدا چییە زۆر بە کورتی مۆدلی چارەسەریەکە لە چی پێکاتوە؟ مۆدلی کۆنفدرالیزمی دیموکراتیک مۆدلێکی چارەسەری پرسی گەلان و کۆمەڵگاکان لە دەرەوەی دەوڵەتە بە هەموو تایبەتمەندیەکانی خۆیەوە بەو پێی کە لە دەرەوەی سیستمێک بە نێوی سیستمی ئیداری دەوڵەت تۆ بە دوای چارەسەری کێشە و پرسەکانی گەل و کۆمەلگادا دەگەڕێیت. لەم چوارچێوەیەدا کۆنفدرالیزمی دیموکراتیک دەتوانێت ڕێگەچارەیەکی یا مرۆڤ دەتوانێت ناوی سیستمی چارەسەری کێشەکانی گەل و کۆمەلگاکان لە دەرەوەی دەوڵەت ناودێری بکات. باش یەکێک لە کێشە هەرە گەورەکانی کورد دەزانین کە پرسی ناسنامەیە. کورد لە دەرەوەی ماف و ئازادیەکانی خۆی هێڵدراوەتەوە و هەروەها لە دەرەوەی ئەو چارەسەرانی کە تا ئێستا بووە بۆ نمونە بۆ پرسی نەتەوەکان وەکو ئەوەی کە پێکهێنانی دەوڵەت نەتەوە فدرالیزم و ئەوتۆنۆمی لە دەرەوەی هەموو ئەو مۆدلانەی نەریتی ژماوەتەوە. ئێستا کە بڵێن کوردە کە سەرکێشی ئەم تێزە دەکات ڕێزار ئۆجلانیش بۆ خۆی وەکو ڕێبەرێک لە کوردستاندا. ئەم مۆدلی چارەسەریە کە چارەسەری پرسی گەلانە بەڵام خودی بۆ کورد ئەو چارەسەری کە بۆ کورد دێتە ئارا و بەتایبەت لە پەیوەندی لەگەڵ پرسی ناسنامەدا ئەو چارەسەریە چییە؟ بەڵێ بۆ ئەوەی کە ئێمە بینە سەر ئەوەی کە لە چوارچێوەی سیستمی کۆنفدرالیزمی دیموکراتیکدا پرسی ناسنامەی گەلی کورد چۆن چارەسەر دەکرێت پێویستە هەندێک ئێمە چاو لەو ڕێبازە چارەسەریە باوانەی کە ئێستاکە بە ڕێبازی دەوڵەت نەتەوە بۆ چارەسەری پرسی ناسنامەکان بەکارهێنراوە. دوور نەڕۆین لە هەرێمی خۆرهەڵاتی ناویندا لە چوارچێوەی دەوڵەت نەتەوە ئۆنیتۆرەکانی تورکیا، ئێران، عێراق و سووریەدا پرسی ناسنامە تەنیا بەرجەستە کراوەتەوە بەوەی کە ناسنامە لە نێو چوارچێوەی ئەو سنوورە جوگرافیاییە مشەخەسە دیاری کراوەدا گەلێکی دیاری کراوە بە باوەڕێکی دیاری کراوە و بە ناسنامەیەکی دیاری کراوە تەکتیب و هۆمۆژۆن دەژین. ئەمە لە ڕاستیدا شێوازێکی خۆپێناسەکردن یا ناساندنی گەلان ئەو کۆمەڵگاکان بەپی ئەو بەرژەوەندیانەیە کە سیستمی دەوڵەت نەتەوە بە دوای دەگەڕێت. لەم چوارچێوەیەدا لەلایەن هزری ئایدۆلۆژی فکریەوە سیستمی دەوڵەت نەتەوەکان یان سەرکێشەکانی زیهنیەتی دەوڵەت کارێکی ئێکجار مەزنیان بۆ بە قبوڵاندنکردنی ئەم شێوازە لە چارەسەری پرسی ناسنامە بە تاکەکان و بە کۆمەڵگاکان داوە. تەنانەت مرۆڤ دەتوانێت ئاماژە بەو تابلۆیانە بکات ئەگەر بێتەوە بیت لە ماڵی کوردەواریدا هەبوو ئەو تابلۆی هەرێمیەکان هەبوو و تابلۆی وەکو لە شێوەی
خانەکانی چینەکانی زیگورات هەبوو کە لە ژێرەوە چینی جەماوەر هەبوو لە تەبقەی دووەمدا چینی سەربازان هەبوو لە چینی نێویندا چینی بەڕێوەبەرەکان هەبوو هەتا ڕاهیبەکان و هەتا لەسەرەوە پاشا خوداوەندەکان ئەمانە مرۆڤ بێ ئەوەی بۆ خۆی بزانێت بێ ئەوەی تەنانەت مرۆڤ بە شێوەیەکی بە دەقیقی بزانێت کاریگەری لەسەر ڕەوان و لەسەر ناخی تاکەکان و لەسەر ناخی کۆمەڵگادا دەنێت کە لە دەرەوەی ئەو پێناسەیە کە دەوڵەت نەتەوە بۆ ناسنامە بەپی بەرژەوەندی خۆی دەکات گەڕانێکی دیکە نەبێ بە دوای ناسنامەدا لە کاتێکدا ئەم پێناسەیە و ئەم هەوڵدانی تەکتیبکردن و تەک ناسنامەییکردنی تاک و کۆمەڵگاکان کە لەلایەن دەوڵەتەوە دراوە گەورەترین خەسار و گەورەترین زیانی بە مرۆڤایەتی لە درێژایی مێژووی خۆی داگەیاندووە ئەو لە ناوچوونانەی گەلان و تایبەتمەندیە فەرهەنگی کولتوری باوەڕی زمانانەی لە ماوەی 100 ساڵی ڕابردوودا و لە دوای دامەزرانی دەوڵەتەوەکان هاتوودارەوە هیچ قۆناغێکی دیکەی مێژووی هێندە بخۆیەوە زیان و کاولکاری بخۆیەوە نەبینیوە باشە لە کاتێکدا کە ئێستا ئەگەر بێنە سەر ڕۆژی ئەمڕۆماندا لە کاتێکدا کە ئەم سیستمە بخۆی لەنێو قەیرانێکدا دەژی وەڵام دەرەوەی تەنانەت پێداویستیەکانی سیستمی گلۆبالیزیشنی جیانیش نییە و لە دەرەوەی ئەم سیستمە بە دوای قیران بە دوای لێگەڕین دەگەڕێ بۆ چارەسەری کێشەکاندا چارەسەری بۆ ئەو هەموو هەمەڕەنگیەی باوەڕی کولتوری ناسنامەیی لە جوگرافیای کوردستاندا چۆن دەبێت ئایا ئێمە وەکو گەلی کورد دەتوانین بە دامەزراندن یا بەخکێشانی هێڵێکی سنووری بە دەوروبەری خۆماندا و لە چوارچێوەی ئەو سنوورەدا بەسەر دەستکردنی تەنیا ناسنامەیەکی کورد و تەنیا زاراوەیەکی کورد بەسەر زاراوەکانی دیکەدا تەنیا باوەڕەیەکی گەلی کورد بەسەر باوەڕەکانی کێشەکانی گەلی کورد چارەسەر بکەین ئیدی هەموو گەلان و باوەڕەکانی دیکە کە لە جوگرافیای کوردستاندا دەژین با لە دەرەوە بمێنێت با ئەوە بەجێ خۆیان ئەمە دەتوانێتەوە چارەسەر بکەین بێگومان نا باشە کەواتە ئەو ناسنامەیە بۆ خۆی ئایدنتیە بەڵین هۆویەتی ئەو ناسنامەیە چ پێناسەیەکی هەیە چون هەتا ئێستا بۆ نمونە ناسنامە ئەوەیە کە هەر گەلێک هەر ئەتنیکێکی گروپ ناسنامەیەکی بڵین ئەتنیکی خۆی هەیە بەوەی کە زمانی جیاوازە بەوەی کە خاکی جیاوازە بەوەی کە زۆر جیاوازی دیکە یانە لە ڕاستیدا جیاوازیەکانە کە دەبێتە هۆی دروستبوونی ناسنامە بەڵام لە حاڵەتێکی ئاوادا بە پێڕوانگەی ڕێزدار ئۆجەلان ناسنامەی کوردی کەوا بێ ناسنامەیەکی تەنیا ئەتنیکی نییە یانە ناسنامەیەکی چ جۆر ناسنامەیەەکە بێگومان ئەو خەڵی کە باستان کە خەڵکی زۆر سانژاکێشە و لەژێ خۆیدایە ناسنامەت تاکەکان تەنیا بتوانن بە ناسنامی ئەتنیکی خۆیان و نە بەڵکو بە ناسنامەی باوەڕی و تەنانەت فەرهەنگی خۆشیان و گوزارە لە هەبوونی خۆیان بکەن تەنانەت بە ناسنامەی ڕەگەزی خۆیان و دەتوان باوەڕە گوزارە لە هەبوونی خۆیان بکەن بۆ نمونە ژێن وەکو ناسنامەی ژینی خۆی دەتوانێت نێو کۆنفرانس دیموکراتیکدا گوزارە لە هەبوونی خۆی بکات ئێمە نابێ خەڵک لە بیر بکەین ئەویش ئەوەیە کە چەندە سیستمی دەوڵات بەهێز بووە بەو ڕادەیە کۆمەلگا زعیف دەبن کۆمەلگاکان لاواز دەبن چەندە کۆمەلگا لەلایەنی خۆ بەڕێوەبردنەوە لەلایەن ئیدارەکردنی ژیانی ڕۆژانی خۆیەوە لەلایەن سیستمی خۆ ئیدارەکردنیەوە بەهێز ببێت هێندە دامەزراوەی دەوڵات بەرتەسکتر و بچووکتر دەبێتەوە بە لە بەچاوگرتن یا لە ژێر ڕووناکی ئەم ڕوانکەیەوە کاتێک تۆ چاو لە کۆنفرانسی دیموکراتیکی کوردەکەی و چارەسەری ناسنامەی کورد لە کۆنفرانسی دیموکراتی کوردستاندا دەکەیت مرۆڤ دەتوانێت باس لەوە بکات کە ئەم سیستەمە وەختێک و لە دەرەوەی سیستمی دەوڵات ژیانی کۆمەلگا ڕێک دەخات لە هەمان کاتدا ناتەبان نییە مطلقگەران نییە بەوەی کە ئیلا نکولی بکات لە دەوڵات تو دەتوانیت لە نێو کۆنفدرالیزمی دیموکراتیکی کوردستاندا هاوڵاتی باکووری کوردستان بیت لە هەمان کاتدا ناسنامەی تورکیایی لە کاتێکدا کە کۆنفرانسی دیموکراتیکی باکووری کوردستان لەلایەن دەوڵەتی تورکیاوە پەسەند کرابێت و هاوپەیمانیەتی کۆمەڵایەتی کۆنفدرالیزمی دیموکراتیکی باکووری کوردستان لەلایەن دەستوری بنشینەی تورکیاوە دانی پێدانرابێ تو دەتوانین لەوێدا بە شێوەیەکی ئازاد پێناسە لە هەبوونی خۆت بکەیت چونکە سیستمی کۆنفدرالیزم دیموکراتیک باوەڕی بە سنوورەکان نییە باوەڕی بە کێشانی سنووری دیکە نییە تا تۆ بێژی دەنجی چوارچێوەی سنووری کۆنفدرالیزم دیموکراتیکی کوردستاندا ئێمە ناسنامەیەک وەکو ئەو ناسنامەیەک کە ئێستاکە لە ئێرانەی دیدن دەدرێت بەدەست تاکەکانی کۆمەلگای کوردستانەوە بە پێچەوانەوە بەخۆ بەڕێخستنکردنی کۆمەلگا ژیانی کۆمەلگا لەپاڵ ژیانی یا لەپاڵ سیستمی ئیداری دەوڵەتدا کە ئەو کاتە دەوڵەت نەک بەو شێوە ئۆتۆریتەری ئێستا کە خۆی لە کوردستاندا هەیە لە هەر چواربەشی کوردستانەوە بەتایبەتی لە باکوور و ڕۆژهەڵات و ڕۆژاوادا هەیە لە پاڵ ئەمەدا گەل دەتوانێت
بە ناسنامەی کوردستانی بوونی خۆیەوە بە تاکێکی کۆمەلگای کوردستانەوە لە نێو دەوڵەتی ئێراندا لە نێو دەوڵەتی تورکیادا لە نێو دەوڵەتی عێراق لە نێو دەوڵەتی سووریادا گوزارە لە هەبوونی خۆی بکات لە هەمان کاتدا ئەم تاکە دەبێت بە تاکێکی خاوەن چەند ناسنامەیی بە پێچەوانەی ئەو ڕێبازی کە دەوڵەتەوە بۆ چارەسەری ناسنامە بەکاریهێناوە کە تاکەکان دنیا دەکات بە خاوەن یەک ناسنامە و تاکەکان لە یەک ناسنامەدا بەپی بە دوای گوزارەکردن لە هەبوونی خۆیاندا دەگەڕێن لە کۆنفدرالیزم دیموکراتیکدا تاکەکان دەتوانن ببن خاوەنی چەندین ناسنامە و بە ناسنامە جیاوازەکانی خۆیان دەتوانن گوزارە لە هەبوونی خۆیان بکەن بۆ نمونە کوردێک لە کوردستاندا دەتوانێت بە ناسنامەی کوردبوونی خۆیەوە لە کۆنفدرالیزم دیموکراتیکی ڕۆژهەڵاتی کوردستاندا لە کۆنفدرالیزم دیموکراتیکی کوردستاندا و بە باوەڕی بۆ نمونە سوننەبوون یان شیعەبوون یان یاریسانی بوون یان ئێزیدی بوونی خۆیەوە جێگا بگرێ و هەموو ئەمانە دەبێتە ناسنامەی ئەوە چونکە تۆ بە پێی هەموو تایبەتمەندیەکانی خۆت دەتوانێت خۆت بەڕێخستن بکەیت خۆ بەڕێخستنکردن و هەوڵدان بۆ ژیانی سیاسی ئەخلاقی نێو کۆمەڵگا بەخۆ باوەڕبوونێکی وا دەدا بە مرۆڤ کە مرۆڤ دەتوانێت بە شێوەیەکی ئازادانە و سەربڵندانە گوزارە لە ناسنامەی هەبوونی خۆی بکات. باشەمە لە ئاستی تاک یانە وەختێک کە باسی ناسنامە دەکرێت بۆ نمونە باسێکی واش لە بەتایبەت لە ڕۆژئاوا هەیە لە ڕۆژئاوای دنیا باسێکی زۆر مۆدەرنە لەسەر ناسنامە دەکرێت کە ناسنامە بە پێچەوانەی ڕابردوو سنوورەکان تێدەپەڕێنێت بۆ نمونە کەسێک سویدی دەتوانێت سویدی بێت هاوکات دەتوانێت فمینیست بێت پێناسەی ئەوشیە بێت و هاوکات خۆشی وەکو ئوروپایی خەڵکی ئوروپا پێناسە بکات و هاوکاتیش وەکو ئینسانێکی هومانیستی دنیایی خۆی بناسیێنێ بەڵام لە پاڵ هەمووی ئەمانەدا ئەمە ناسنامەیەکە کە تاک بۆ خۆی بەڵام لە دەرەوەی ئەمە ناسنامەیەکی دیکە هەیە کە ئەو لەباری کاری و کاروباری ئیداریەوە بۆ نمونە پاسپۆرتێکی هەیە کە خەڵکی وڵاتی سویدە کە بڵین کاروباری ئیداری و ڕۆژانەی خۆی پێ بەڕێوە دەبات بەو ناسنامەیە کە لە چوارچێوەی سنوورێکی دیاریکراودا هەیە بەڵام وەکو گوتم لە ئاستی تاکو و بیرکردنەوەدا دەتوانێت خاوەن کۆمەڵێک ناسنامە بێت بەڵام ئەلێرەدا بۆ نمونە کە کورد هەتا ئێستا بەو ناسنامەیە کە لەباری ئیداریەوە کە مەسن تۆ بۆ نمونە ئەڵی دەوڵەتی ئێران دەوڵەتی عێراق دەوڵەتی ئەوە بەڵام بۆ مەسەلەن هاوڵاتیەکی کورد بە ناسنامەیەکی بڵین کوردستانی ئەوە لە پەنای مەسەن بۆ نمونە مەسیحیەک ئەویش بە هەمان ناسنامەوە لە کوردستانی یا لە وڵاتێکدا کە بڵین لەو فدراسیۆنەدا جێگە نەگرێت مەبەستم لێرەدا پرسی کورد کە پرسێکی ناسنامەیە یەکسەر تۆ باس بدەیت بۆ پرسێکە بۆ نمونە ناسنامەی جۆر بە جۆر لێرەدا پێت وانەیە کە کێشە دروست دەبێت بۆ خودی ناسنامەی خودی کورد لە ڕاستە من لەو باوەڕدام کێشە دروست نابێت بۆ چونکە بنیادنانی سیستمی کۆنفدرالیزمی دیموکراتیک پرۆسەیەکە بە شێوەیەکە لە سەرەتاوە بە هەوڵدانە ڕۆشنبیریەکان و دواتر بە پێناسەکردنی ئەرکە ئەخلاقی و سیاسیەکانی تاک و کۆمەڵگا بنیاد دەنرێت و ئەم بنیادنانە تۆ ناتوانێت سنوورێکی بۆ دابنیت چونکە سیستمێکە کە سیستمێکی زیندووە سیستمێکە کە بەردەوامی لە نێو خۆیدا نوێبوونەوە دافرێنێ نوێبوونەوە دروست دەکات کەم و کوڕیەکانی خۆی وەلاوە دەنێت و هەوڵ بۆ پەرەدان بەلایەنە باشەکانی خۆی دەدات لەم چوارچێوەیەدا لە ڕاستیدا مرۆڤ دەتوانێت بڵێت سیستمی کۆنفدرالیزمی دیموکراتیکیش لە هەمان کاتدا تێکۆشانێکی بەردەوامە لە پێناو ژیانێکی ئازاد و دیموکراتیکدا دەبێت نمونە بینەوە بۆ ئەوە چۆن یەکێک ئەوەیە کە تۆ دەبێت بە تەواوەتی دابڕانێک دروست بکەیت لە نێوان خوێندنەوەی باوی دەوڵات بۆ نەکتەنیا ناسنامە بۆ هەموو پرسەکان لە نێوان خوێندنەوەی سیستمی کۆنفدرالیزمی دیموکراتیک بۆ چارەسەری کێشەکاندا ئەوە یەک دووەمەن وەختێک و بۆ نمونە ئێمە لە کوردستاندا لە ڕۆژهەڵاتی کوردستان بە نمونە بینینەوە هەتاوەکو هاوپەیمانێتی دیموکراتیکی کۆنفدرالیزمی دیموکراتیکی ڕۆژهەڵاتی کوردستان لەلایەن دەوڵەتی ئێرانەوە وەکو دەوڵەتی ناوەندی پەسەند نەکرێت و دەوڵەتی ناوەندی ئێران بە تێکۆشان نەگەیەندرێتە ئەو قۆناغی کە لە بەرام هێندە تۆلێرانسی دیموکراتیکی هەبێت کە لە بەرامبەر هاوپەیمانەتی کۆمەڵگای کوردستاندا هاوپەیمانەتی کۆمەڵگای کۆنفدرالیزمی کوردستاندا
تحمل نیشان بدات خۆ تۆ ناتوانانی باس لە کۆنفرانسی دیموکراتیکی ڕۆژهەڵاتی کوردستان بکەیت پس ئەمە لە پرۆسەیەکی تێکۆشاندا پێک دێت باشە لەم پرۆسەدا بەڵێ داوای لێبوردن دەکەم لەم پرۆسەیەدا کە پێک دێت کاتێک کە تۆ ئەم پرۆسەیە بەردەوام دەبێت بە تێکۆشان لە هەمان کاتدا تۆ هەوڵی خۆبەڕێخستنکردنی یا دامەزراندنی کۆنفرانسی دیموکراتیکی کوردستان دەدەیت لەگەڵ ئەوەدا گەلانی دیکەش ئازادی ژیانی دیموکراتیکی گەلانی دیکەی نێوسنووری ئێرانیش هاوتەریب لەگەڵ ئەمەدا یاشان بەشانی ئەمەدا پێش دەکەوێت و بەم ڕادەیە دەوڵەتی ناوەندی لە ئێراندا دام و دەستگاکانی بچووکتر دەکرێتەوە و دەوڵەت خۆ کۆنفرانسی دیموکراتیک نکولی لە هەبوونی دەوڵەت ناکە دەڵێ ژیانێک لە دەرەوەی ڕێخستنی دەوڵەتە سیستمی دەوڵەتە و بۆ ئەو پرسەی ناسنامەی کە ئێوە ئاماژتان پێکرد مرۆڤێک کە پێویستی بۆ نمونە ناسنامەیەک دەبێت کارتی شناساییەک دەبێت یان پاسپۆرتێک دەبێت بۆ کاروباری سەفەرکردن و ژیان ڕۆژانەی خۆی ئەو کاتە لە نێو سنوورە جوگرافیایەکانی ئێراندا کاتێک دەوڵەتێک یا دەوڵەتێکی ئێران هەیە و ئەم دەوڵەتە پلوس دموکراسی بێکوان ئەمە زۆر گرنگە تۆلێرانس و تحمل لە بەرامبەر سیستمی کۆنفدرالیزمەکانی گەلانی ئێراندا نیشان دەدات ئەو وەختە من وەکو تاکێکی کورد وەکو ئێستاکە خۆم لە دەروی سیستمی دەوڵەتی ئێران و وڵاتی ئێران نبینمەوە وڵاتی ئێران دەوڵەتی ئێران ئێستاکە بە هەموو تایبەتمەندی توتالیتارەکانی خۆیەوە هیچ جێگایەکی بۆ ئەو نێشتۆ کە من لەوێدا گوزارە لە هەبوونی خۆم بکەم یان وەکو خۆمی دابنێم من لەوێدا پێناسە لە هەبوونی خۆم بکەم ناسنامەی ئەوێ قبول بکەم بۆ خۆم بەڵام ئەو کاتە ئەمن کاتێک کە من ژیانی ئازاد و دیموکراتیکی من بە شێوەیەکی یاسایی دانی پێدادەنرێت دەوڵەت لە بەرامبەر ئەمەدا تحملی دیموکراتیک نیشان دەدات و سیستمی کۆنفرانسی دیموکراتیکی من بنیاد نراوە بە شێوەیەکی هاو ئاهەنگ هەم لەگەڵ تاک لەگەڵ کۆمەڵگادا کۆمەلگا لەگەڵ تاکە کۆمەلگای گەلانی جیاوازی نێو ئەو جوگرافیایە لەگەڵ یەکدا ژیانی ڕۆژانەی خۆیان ئیدارە ڕێک دەخەن ئەو کاتە ئەمن دەتوانم بڵێم کێشەم نییە لەگەڵ پاسپۆرت ئێرانیشدا و ناسنامەی ئێرانیشدا دەتوانین پێکەوە هەمومان ئەو ناسنامەیە بەجەستە بکێت کە بەڵام ئەوە هاوکات یانەوەی کە باس کرا مەسلەی پاسپۆرتۆمانە بارێکی تکنیکی ئەو مەسلەی ناسنامەیە بەڵام بۆ نمونە لە دیسان پرسی ناسنامەدا تەنها مەسلە تۆ نیت مەسڵ بۆ نمونە کوردێک ئەوەی کە باوەڕی بەوەیە کە ناسنامەی ئەو بەو شێوەیە مرۆڤێکی ئازادە لە وڵاتێکی ئازاددا دەژی وا دەیهەوێت بە گەلانی دیکەش بە بڵین بە برا و بڵێن بەهینی خۆی دەزانێت لە چوارچەوەیەکی دیاریکراودا بەڵام هاوکات پرسەکە بێت لە لایەنێکی دیکە ئەوەیە کە ئەوان چۆن باسی ناسنامەی تۆ دەکەن بۆ نمونە ئێستا کورد وەکو خۆی ئەم ناسنامەیە وەکو ناسنامەیەکی ئازاد قبوڵە بەڵام لایەنی دیکە بۆ نمونە گەلانی دیکە لە ئەگەر ئەمە باسی ئێران بکەین لە چوارچەوەی ئێراندا ئێمە ئێستا باسەکەمان ڕوبەڕووی دەوڵەتە ڕوبەڕووی دەوڵەت نەتەوەیە بەڵام گەلانی دیکەی ئێران یان ئەو تێکۆشانەی کە ئێمە وەکو کورد دەکەین لە ئاستی خۆماندا دەگەین بۆ ئاستەش کە ئێمە لە وەکو بیرکردنەوە باوەڕمان بە فرەناسنامەی هەبێت باوەڕمان بە سیستمێکی کۆنفدرال هەبێت کە هەموو پێکەوە بە ئازادی و بە وەک بەرامبەری پێکەوە دەژین بەڵام گەلانی دیکە لێرەدا چ دەبێت لێرەدا گرنگی ئەوان چۆن تۆ پێناسەکەن ئەوان چۆن تۆیان قبوڵە گرنگ ئەوەیە کە تۆ هاوتەریب لەگەڵ دامەزراندنی سیستمی کۆنفدرالیزمی خۆتدا هەوڵ بدەی هەمان شت بە گەلانیش بناسیێنیت جا ئیمکانی هەیە گەلانی دیکە ڕێبازی دیکە بۆ خۆیان هەبژێرن دەتوان ئازادن بەڵام لەگەڵ بنیادنانی کۆنفرانسی دیموکراتیکی ڕۆژهەڵاتی کوردستاندا هاوکات لەگەڵ دامەزراندنی ئەمەدا بە بایەختر و بایەخەکەی یەکسانە لەگەڵ ئەوەی کە تۆ چەندە لەگەڵ ڕاوتە دیموکراتیکەکانی گەلانی دیکەی نێو ئێرانیشدا دەتوانی هاوکاری بکەیت بۆ ئەوەی ئاستی دیموکراتیک بوونی کۆمەڵگای گەلانی ئێرانیشدا بە هەمان ڕادە بەرز بکەیتەوە خۆ ئەگەر ئەم وشیاریە بەرز دەکرێتەوە ئەو کاتێ احتماڵیە ناکۆکی دروست بێت بۆ نمونە منێک وەکو کورد لە شاری ئورمیەدا بمەوێ بە شێوەی سیستمی کۆنفدرالیزمی دیموکراتیک بژیم بەڵام ئازاریەکی نێو شاری ئورمیە یان ئازاریەکی شارەکانی دیکەی ڕۆژهەڵاتی کوردستان ئەو هێڵە سنووری نێوان ئازەربایجان و ئێران بێوێ دەوڵەتێکی ئونیتر لە چوارچێوی دەوڵەتنەوەی ئازەربایجاندا دروست بکات ئەمە خۆ کێشە دروست دەکات ئەو کاتە پس لێرەدا گرنگی خوێندنەوەیەکی دروست بۆ ڕاوتی ئۆپۆزیسیۆنی دیموکراتیکی مێژوویی گەلانی نێوخۆی ئێران لە بەرامبەر سیستمی ناوەندگەرەی ئێراندا گرنگی خۆی نیشان دەدات دوای ئەوە
خوێندنەوەی دروست بۆ مێژووی پێکەوەژیانی گەلانی نێو جوگرافیای ئێران خاڵێکی زۆر زۆر گرینگە لە دەروەوەی ئەو خوێندنەوە باوەی کە دەوڵەتی ئێران بۆ نمونە بە گەلانی ئێرانی بە قبولکردن داوە چونکە ئەو جوگرافیایی کە ئێستاکە ناوی ئێرانە ئەو سنوورانەی کە ئێستاکە کێشراون نەک تەنیا لەسەر ئەرز کێشراون بەڵکو ئەو سنوورانە لە مێشکی تاکەکانی نێو کۆمەلگای ئێرانیشدا لە ئەنجامی ئەو پرۆپاگەندەی کە سیستمی ناوەندگەرای ئێرانی کردوێتی چەسپاندوویەتی وتەن مرۆڤەکان لە دەرەوە ئیرادی خۆیان زۆر جاران ئەو سنوورانە لە مێشکی خۆیاندا کێشاوە لە کاتێکدا ئەو سنوورانە سنووری دەستکردن و لە ئەنجامی ئانتیپرۆپاگەندەیەکی سیستماتیک لە دژی پێکاتە کۆمەڵایەتیەکانی گەلانی ئێران ئافرێنراوە کاتێک تۆ ڕۆشنگەریەک لەسەر ئەساسی ژیانی مێژوویی پێکەوە برایانە و یەکسانی گەلانی ئێران دەکەیت و لە هەمان کاتدا ئاستی ڕۆشنبیری ئاستی دیموکراتیک بوونی گەلانی دیکە و ئەم پەیوەندی دیموکراتیکە لە نێوان گەلی کورد و گەلانی دیکەدا پێش دەخەی بێگومان ئەو کاتەیە کە تۆ دەتوانی بە هەمان شێوە چاوەڕوانی هەبێت لە گەلی دیکە کە چۆن تۆ پێناسە بۆ هەبوونی ئەوان دەکەی ئەوانش بۆ شێوە پێناسە بۆ هەبوونی تۆ بکەن چونکە لێرەدا مشکلەیەک ئێستا ئێمە بۆ نمونە ئەوەمان قبوڵەکە ئێمە سیستمی کنفدرالیزمان قبوڵە بۆ ئەو هەرێمەی کە ئێمە تێداین بۆ خەڵکی دیکەشمان قبوڵ ئەگەر بیان هەوێ بەڵام بە زۆری ناسەپێنرێت بەڵام هاوکات ئەم تیۆریە ئایا لە کوردستانیشدا بۆ نمونە بەشێک لە کوردستان بەشەکەی بەشی کوردستان مەبەستم ئەوە نییە کە وەکو ئتنیک گروپێکی هۆمۆژن بێت بەڵام بەشێک لە کوردستان بۆ نمونە دەهەوێت لەم چوارچەوەیەدا ئەو سیستمی دەوڵەتی خۆیدا بنێت وەکو چۆن مەسەلەن بۆ نمونە دەوڵەتی ئێران هەیە وەکو چۆن دەوڵەتی تورکیە هەیە ئەگەر بەو شێوەیە کە ئێستا بڵین دەوڵەت مابێتەوە چنەوە دەمە لە سیستمی کنفدرالیزمی دیموکراتیکە دەوڵەت ئەو مانای ئێستای نامێنێکە ئێران ئەوەیە کە ئێستا هەیە بەڵام وای دەبنێت لە کوردستانە بەشێک دەهەوێت کە دەوڵەتێکی نەتەوەی دامەزرێنێت ئەو دەمە هەمان بۆچوونیش لەگەڵ کوردان یەک دێتەوە وانە بێگومان وایە لێرەدا بۆ نمونە باشووری کوردستان لە سیستمی کنفدرالیزمی دیموکراتیکدا باشووری کوردستان قبوڵە وەکو دەوڵەت یعنی ئەگەر ئەو پێکهاتەیە نیە و ئەو جوگرافیا تایبەتە دەیەوێت بەو شێوەی ئیرادە گوزارە لە ئیرادەی خۆی بکات کنفرانسی دیموکراتیک ڕێز لە ئیرادەی ئەو دەگرێت بەڵام تۆ دەبێ چاو لەوە بکەیت یعنی ئەوە لێرەدا زۆر گرینگە خوێندنەوەی باوەتا کو ئێستاکە و خوێندنەوەی باو لە پرۆسەی دامەزرانی سیستمی کنفدرالیزمی دیموکراتیکدا زۆر جودا دەبن لە یەکترین بۆچی چونکە ئێستاکە ئێمە وەکو تاک وەکو زیهنیەتی کۆمەڵگا ئەگەر بەراوردێک بکەین لە نێوان دقیق ڕۆح و جەستەی ئینسان و زیهنیەت و کۆمەڵگا بەراوردێکی یەکسانە بۆ یەکترین زۆر جاران ئیمکانی هەیە مرۆڤێک لەلایەن جەستەییەوە کێشەی فیزیکی بۆ پێک بێت بەڵام چونکە لەلایەن ڕۆحیەوە ئەو مرۆڤە ساغڵەمە سەلامەتە دەتوانێت دیسانیش بە هەمان ڕادە و بگرە زیاتریش کەسێکی لەلایەن جەستەییەوە کێشەی نییە بەرهەمدار بێت و بژی و ئافرێنەر بێ و خوڵقکار بێت ئەمە لە چیدا دێت لەوەدا دێت کە چەندە تەئسیری ڕۆح لەسەر ژیان و لەسەر جەستەی ئینسان کاریگەری هەیە بە هەمان شێوە زیهنیەتیش هێندە کاریگەری هەیە لەسەر ژیانی کۆمەلگاکان زیهنیەت لە کۆمەلگای لە سیستمی کنفرانسی دیموکراتیکا لە پرۆسەی بنیادانی سیستمی کنفرانسی دیموکراتیکدا گۆڕانکاری بەسەرداتێ دەبێت زیهنیەتێکی دیموکراتیک دەبێت زیهنیەتێک کە تۆلێرانسی لە بەرامبەر قبولکردنی جیاوازیەکان هەیە فرێڕەنگیەکان هەیە فرێکولتوریەکان هەیە بە پێچەوانێ ئەو زیهنیەتە ژەهراوی کراوەی ئێستای دەوڵەت کە هەموو شتێک تەنیا لە تاکدا دەبینێتەوە لەو چوارچێوەیەدایە کە تۆ کاتێک پێش بەم زیهنیەتە دەگریت کاتێک زیهنیەتی ژەهراوی کراوی کۆمەڵگا لە ئەنجامی بۆمبارانی ئانتیپرۆپاگەندەیی دەستگاکانی ڕاگەیاندنی دەوڵەتدا سەرڕاست دەکرێتەوە ئەو کات زۆر ئاسانە تۆ هەم کێشەی ئەگەر کەسێک بیەوێت بە دەوڵەتی ئونیتەری خۆی دامەزرێنێت کەسێک بیەوێت سیستمی کنفرانسی دیموکراتیکی خۆی دامەزرێنێت بە گشتی لە چوارچێوەی دیاریکراوی ژیانی پێکەوە ژیانی ئازاد و دیموکراتیکدا تو دەتوانێت ئەو کاتە معاملە بکەیت بەڵام ئێستاکە تەنیا بەوەی کە ئێمە بڵێم ئەمن کنفرانسی دیموکراتیکم دەوێت ئەتۆ دەوڵەت دەوێت یان ئەمن دەوڵەتم دەوێت ئەتۆ کنفرانسی دیموکراتیکی دەبێت و بەبێ شیکردنەوە و ڕۆشنکردنەوەی ئەم چەمکانە لە یەکترین ناکۆکی و کێشەی لەسەری دروست دەبێت چون لە ئەساسدا خودی تێزی کنفدرالیزمی دیموکراتیک لەسەر ئەساسەیە کە دەوڵەت نەتەوە لە چارەسەری پرسەکاندا
نەیتوانیوە سەرکەوتوو بێت بۆیە یانە لە ڕاستیدا کۆنفدرالیزمی دموکراتیک ئالتەرناتیڤێکی دەوڵەتنەتەوەیە ئەو دەمە دەوڵەتنەتەوە بۆ خۆی دەبێت گۆڕانی بەسەردا بێت بەڵام بۆ نمونە وەکو پرسێکی تەکنیکی دەزانین کە پرسی کوردیەکێک لە پرسە هەرە گرنگەکان ێستا کوردیش کە بڵین سەرکێشی کۆنفدرالیزمی دموکراتیک دەکات بەڵام لەلایەن چوار دەوڵەتەوە کورد لە نێو مەنگەنەیەکدا هەڵکەوتووە و ئەگەر ئێمە بەپێی تێزی کۆنفدرالیزمی دموکراتیک بۆ نمونە هەموو گروپێکی ئیتنیکی لە کوردستان ئاینی ئیتنیکی بە پێکاتی جیاوازی خۆیەوە بە تایبەتمەندی جیاوازی خۆی دەتوانێت خۆ بەڕێوەبەری دموکراتیکی خۆیە بێ بۆ نمونە فدراسیۆنێکی بۆ خۆی هەبێ بەڵام بۆ نمونە ئێستا ئەگەر لەباری تەکنیکیەوە بەستمەوەیە دەوڵەتنەتەوەی ئێران هەیە دەوڵەتنەتەوەی عێراقیش هەیە بڵین یا کوردستان بڵین لە باشووری کوردستاندا هەیە بەڵام لێرەدا بۆ نمونە هەرێمی هەورامان دەکەوێتە نێو دوو دەوڵەتنەتەوە یا بڵین دوو ئین جوگرافی بەڵام ئەمە دەیەوێت خۆ بەڕێوەبەرێکی دیموکراتیک بۆ خۆی بۆ هەموو هەرێمەکە لە یەک ئاستادا مەزرێنێت لێرەدا پەیوەندی ئەو هەرێمە لەگەڵ دوو دەوڵەتنەتەوە چی لێ دێت پەیوەندی ئەو هەرێمە ئەوان دەیان دەتوانن ئەو دەمە بڵێن نە ئێرانی نەخۆیان بە دەوڵەتنەوەی ئێران ئەوە دەکەنە بۆ دەوڵەتی عێراق بۆ نمونە لە ڕۆژهەڵاتی کوردستان کۆنفدرالیزمی دموکراتیکی بەشی ڕۆژهەڵاتی کوردستان دادەمەزرێت لە باشووری کوردستان بەشی هەورامانی کۆنفدرالیزمی دموکراتیکی هەورامانی باشووری کوردستان دادەمەزرێت و ئەم دوانە پێکەوە هەردووکیان کۆنفدرالیزمی دموکراتیکی هەورامان دادەمەزرێنن و بەو شێوەیە لە نێو کۆنفدرالیزمی دموکراتیکی کوردستاندا پێناسە لە یابوونی خۆیان دەکەن ئەگەر مرۆڤ بە شێوازێکی زۆر سادە بەکاری سادە باسی لێوە بکات یعنی مەبەستەکەی منەوەیە چ لە دیوی ڕۆژهەڵات چونکە تۆ بێ لە بەش من مەبەست ئەو کێشەیە کە بۆ خودی دەوڵەتنەتەوە دروست دەبێت کە ئێمە هاوکە دەوڵەتنەتەوەمان ئەوەی کە ئێستا هەیە قبولمانە نەوەکو ئەو چوارچەوەی کە وەکو باری جوگرافیەکەی بەڵام زەهنیەتەکە دەگۆڕدرێت ئاڵۆگۆڕ دەبێ و شتێکی دیکەیە بەڵام ئەو کێشەی کە لە پەیوەندی لەگەڵ سنوور و دەوڵەتنەتەوەدا دروست دەبێت بۆ نمونە ئێستاکە ئەگەر نمونەیەکی ئێستای زیندوو لێرەدا باس بکەین ئەو پرۆسەیە کە لە باکووری کوردستان لە ئارادایە لەیان ڕێزا ڕۆژهەڵانەوە لە ساڵی 2013ەوە دەستی پێکراوە تێکۆشانێکی سیاسیە بۆ لە هاوتەریب لەگەڵ چارەسەری کێشەی کورد بۆ دیموکراتیزەکردنی تورکیاش بەڕادی کە چارەسەری تۆ هەوڵ لەلایەن ڕێزا ئۆجەڵام تەفگەری ئازادیەوە هەوڵ بۆ بنیادنانی سیستمی کۆنفدرالیزمی دموکراتیکی کوردستان و بنیادنانی نەتەوەی دیموکراتیک لەسەر خاڵە کۆڵەکە سەرەکیەکانی نەتەوەی دیموکراتیک ئەو پرسێکی جودای مرۆڤ دەتوانێت بە جودا باستەوە بکات دەدرێت بە هەمان ڕادەت و هەوڵ دەدەیت تورکیا دیموکراتیزە بکەیت تورکیا بە هەموو پێکاتەکانی خۆیەوە لە هەمان کاتدا تۆلێرانسی دەوڵەتی تورکیا لە بەرامبەر دیموکراسیدا پێش بخەیت و ئەو کاتەیەکە ئیدی وەختی کو تۆ ئەمە پێش دەخەیت ئێساکە بۆ نمونە دەبینین سنووری نێوان کۆبانێ و سروج هەرە نمونەی زیندوو کە ئێساکە لە بەرچاوماندایە لە کۆبانێ کانتۆنی کۆبانێ کە بەشێکە لە کۆنفرەنسی دموکراتیکی ڕۆژاوای کوردستان لەوێدا لەبەر لە ئەنجامی شەڕی چەتەکانی داعش ڕوبەڕووی کاولکاری بووەوە لە باکووری کوردستان شارەوانەکانی باکووری کوردستان کە لە چوارچێوەی بنیادنانی نەتەوەی دیموکراتیکدا جێگا دەگرن و پێناسەی خۆیان بەو شێوەیە دەکەن و یەکگرتنێکیان هەیە لە دەرەوەی سیستمی شارەوانەکانی دەوڵاتی تورکیاش لەژێر چەتری کۆنگری کۆمەلگای دیموکراتیکدا تێنە لای یەک دەبینی کاتێک کە کۆبانی پێویستی بە یارمەتی دەبێت بە سەدان ماشین و کەرەستەی خاوێنکردنەوە و چاکردنەوەی کۆبانی وەک ئەوەی کە لە شارێکی دیکەی باکووری کوردستان بێت لە شارەوانەکانی باکووری کوردستان و دەچون یارمەتی ئەوێ دەدەن ویدی لێرە سنوورەکان واتای نابێت هەچۆن لە بەرخۆدانی کۆبانیدا بینیمان گەری کورد سنوورەکان بێواتا دەکەن هەچۆن بۆ نمونە ئێستاکە دەبین ئەو یارمەتیانەی کە لە بەشکانی دیکە و بۆ کۆبانی بۆ ڕۆژاوای کوردستان دەڕوات جیاوازی ئەم زیهنیەتە لەگەڵ زیهنیەتی دەوڵەتدا مرۆڤ دەتوانێت لەو دوو نمونەدا ببینی یەکێکەوەی کە شارەوانەکانی باکووری کوردستان کە بەپێی سیستمی نەتەوەی دیموکراتیک زیهنیەتی کۆنفدرالیزمی دیموکراتیک هەڵسکەوت دەکەن کۆبانی بە بەشێکی جیاواز لە کوردستان نابینن یارمەتی بۆ دەنێرن بەڵام یعنی مخابن حکوومەتی هەرێمی کوردستان کە بەپێی زیهنیەتی دەوڵەت کە بەپێی زیهنێتی دەوڵەتەوە پێکاتەیەکی هەرچەند لە قوارێکی بچووکتریشدا بێت ڕۆژاوای کوردستان بە بەشێکی جودا لە کوردستان دەبینێت لە دەرەوەی دەوڵەتەکەی خۆی دەبینێت بێگانە لە خۆی دەبینێت و لەسەر سنوورەکەیدا خەندەق دەکۆڵێت ئەمە جیاوازی بەرچاوی دوو سیستمە دوو کێشەیەکی دیکە کێشەیەکی دیکە هەر لەم پەیوەندەدا یەکێک ئەوەی کە بۆ ئێمە دەگەڕێتەوە ئێمەی کورد بڵین لە خەباتێکی دوور و درێژدا بۆ گەیشتن بە ماف و ئازادیەکانی خۆمان کە تا ئێستا تا پێش لە تێزی کۆنفدرالیزمی دیموکراتیک پێکێنانی دەوڵەتنەتەوە یا فدرالیزم و جۆرەکانی دیکەی بڵین سەروەری نەتەوەیی بووە
ئەمە بۆ خۆی کولتورێکی لە ناو کووردا دروست کردو کولتورێکە پابندە بە بڵێن کولتوری دەوڵەتنەتەوە کولتورێکە کە کوردیش وەکو هەموو ملەتێکی دیکە دەهێت دەوڵەتەوەی خۆی هەبێ ئەمە لایەکی دیکە گەلانێک کە لە ناو سیستمی دەوڵەتنەتەوەدا جۆرێک لە شوێنیسم لە وەکو کولتور ساز بووە بۆ نمونە لە تورکیا لە ئێران و لە سووریاش ئێستا تێزی کۆنفدرالیزمی دموکراتیک بەرامبەری هەر لێرەدا کێشەی هەیە لەگەڵ گەلاندا کە تێگەیشت بەهۆی بڵێنە کولتوری شوێنیزمەوە تەحملکردنی یا تێگەیشتنی زەحمەتە لەلایەکی دیکەش لەلایەن خودی کوردەوە لەبەر ئەوەی کە لە کولتورێکی هەه ساڵی کە ڕزگاریدا بڵێن ئەوە پێکانانی دەوڵەتنەتەوە بووە لێرەدا پێت وایە کە ئێمە نمونەی بەرچاوی باکوور و ڕۆژاومان هەیە کە سیستمی کۆنفدرالیزمی دموکراتی چۆن ئاسان قبول دەکرێت لایەنی خەڵکەوە بەڵام بەگشتی تۆ زەحمەتیەکانی گەیشتن بە کۆنفدرالیزمی دموکراتیک لە بەرچاوگرتنی ئەو دوو کێشەیە کورد بۆ خۆی کە بە جۆرێکی دیکە لە تا ئێستا کولتورێکی دیکە بەسەردازاڵە و لایەکی دریش بەرامبەرەکەی کە بڵێن یا بڵێن لایەکەی دیکە کە کولتورێکی شوێنیسمی دەوڵەتنەتەوەی بەسەردازاڵە لە بەشکانی دیکەی کوردستاندا لە دەوڵەتانی ئێران و تورکیا و سووریادا بەڵێ لێرەدا ڕۆڵی ڕۆشنکردنەوە یعنی شیکردنەوەی ئەم سیستمە بۆ گەلان زۆر گرینگە بۆ نمونە ئەگەر تەفگەری ئازادی گەلی کوردستان بتوانێت من لەو باوەڕەدام سیستمی کۆنفدرالیزمی دیموکراتیەکی خۆی بە شێوەیەکی ئاسان بە گەلان بناسیێنێت گەلان وەکو حافزەی وەکو یادگای مێژووی خۆیان ئەو هێزیان هەیە کە ئەم سیستمە قبول بکەن چونکە ئێستاکە گەلانی ڕۆژهاتی ناوین بەدەست قەیرانی دەوڵەتنەتەوە ئێکجار دەناڵێنن جستەی ڕۆژهاتی ناوین خوێنی لێ دەژۆڕێت لە ئەنجامی ئەو قەیرانی کە سیستمی دەوڵەتنەتەوە تێکەوتووە لە ڕۆژهاتی ناویندا بۆیە کە تۆ کاتێک لێرەدا گرنگی ڕۆشنکردنەوەی تایبەتمەندیەکانی ئەم سیستمە بۆ گەلان زۆر گرنگە کۆنفرانس دیموکراتیک بەپی ئەوەی کە من خوێندومەتەوە بەپی ئەوەی کە من ئاگام لێتی هیچ کێشەیەکی لەگەڵ گەلاندا نییە هیچ کێشەیەکی لەگەڵ باوەڕەکاندا نییە هیچ کێشەیەکی لەگەڵ هیچ ڕامانێکی سیاسی لە دەرەوەی فاشیزم و شۆئۆنیزم نییە چونکە وەختێک و ڕامانێک یا فکرێک دەگاتە ئاسی شۆنیزم ئەو کاتێکی تۆ ناتوانانی تولەرانس دەبێت لە بەرامبەریدا چونکە ئەوە ماڵوێرانی کاولکاری بەدوای خۆی داتێنێ و نکۆلیکارە و سیزیهنیتی نکۆلیکار تۆ ناتوانانی لە بەرامبەری ئەوەدا بڵێ وەڵا ئەم بە شێوەیەکی تولەرانسی هەڵسوکاو دەکەم و قبول پەسەندی دەکەم بە پێچەوانە لە دەرەوەی ئەمە هەموو فرە ڕەنگی و فرە باوەڕی و فرە کولتوریەکانی جوگرافیا و تەنانەت ئاسی گیانیشدا دەتوانن بە پێکێنانی شانە و ڕێخستنە تایبەتەکانی بەخۆیان چ لە گوندێکەوە بکرێ هەتا دەگاتە شارێک هەتا دەگاتە جوگرافیەیەکی تایبەت هەتا دەگاتە بەشێکی کوردستان هەتا دەگاتە وڵاتێک هەموو ئەمانە بەدامەزران بە بنیادنانی سیستمی بەڕێخستن کراوی کۆنفدرالی خۆیان دەتوانن گوزارە لە هەبوونی خۆیان بکەن کاتێک ئەمە شی بکرێتەوە بۆ گەلان بۆ تاکانی نێو کۆمەڵگای گەلانی ڕۆژهاتی ناوین لە باوەڕەدا نیم ڕیاکسیۆنێکی دژبە لە بەرامبەر ئەمەدا نیشان بدێت لە کاتێکدا ڕۆژانە ئێمە دەبینین چ ڕەنجێل و چ ئازارگەلێک ئەوەی کە لە سووریادا نمونەی هەرە زیندوو کە ئێمە دەبینێت دەکێشن لە ماوەی 4 ساڵە 230,000 مرۆڤ بەدەست دەوڵەتنەتەوەیەکی باسی وەکو سووریاوە گەنێ لەدەستا و ئینی بێشکە لەو هەموو کاولکاریە و بریندار و کۆچبەریەی کە بە میلیۆنان لە سووریا دەرکەوتون ئەگە تۆ بیت ئەم سیستمە بناسیێنیت من باوەڕ ناکەم کاردانەوەیکی لە بەنا بەدەر جا بۆیە لێرەدا ئەرکی ڕۆشنگەری و ڕۆشنفکری کارێکی یەکجار زۆر گرینگە باشە بپێی ڕوانگەی ڕێزدارەوەجلان هەتا ئێستاش باسمان کرد کە مەسەلەی ئازادی و ماف و ئازادی و ناسنامە ئەوەی کە ڕێزدارەوەجلان دەڵێت کە ئەوەی کە کورد پێی دەگات لە سیستمی کۆنفدرالیزمی دیموکراتیکدا ئەوەی کە بە ناسنامەی خۆی دەکات بە ماف و ئازادیەکانی خۆی دەگات هیچ کەمتر نییە لەوەی کە لە هیچ سیستمێکی دیکەدا یانە مرۆڤی کوردە لێرەدا کە بە هەموو ئەو ماف و ئازادیانەی دەگات کە هەر مرۆڤێکی ئازاد دەهەوێت پێی بگات وە لەو چوارچەوەیەدایە کە باسی بۆ نمونە پێکێنانی فدراسیۆنە کوردستانیەکان دەکرێت و دواتر فدراسیۆنی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەگشتی و کوردستان لە
هەرێمی خۆبەڕێوەبەری جیاواز فدراسیۆن جودا فدراسیۆن چونکە چەمکێکی جوداترە کۆنفرانزمی کوردستان مرۆڤ دەتوانێت باس بکات کۆنفرانزمی ڕۆژهەڵاتی ناوی مرۆڤ دەتوانێت باس بکات و تەنها لە ئاسی جیهانیشدا کۆنفرانزی جیهانی مرۆڤ دەتوانێت باس بکات چونکە فدراسیۆن وەکو تایبەتمەندی جودای هەیە ئێستا لە هیندا لە بڵین لەم سیستەمەدا کورد لە پێکێنانی هەرێمی بەڕێوەبەری خۆی دەگات بە بڵین ماف و ئازادیەکانی خۆی و لە چوارچێوەیەکی گەورەتردا بەڵام بەگشتی ئەوەی کە ئەمەگە کۆنکرێتی بکەینەوە ئەگەر کۆنکرێتی بکەینەوە کورد لە کۆنفدرالیزمی دیموکراتیکدا بە تایبەتی لە جوگرافیایەکی پانوبەرین کە کورد هەیەی لە نێو چوار دەوڵەتدا دابش بووە و هاوکاتیش ئەوە دەزانین کە کوردستان بۆ خۆی وەکو موزاییک وایە لە ئەتنیک و ئاینی جیاواز پێکاتووە بەگشتی ستاتۆسی ئەم کوردستان ویانە وەکو هەرێمێکی یەکجار بەربڵاو لە نێو چوار دەوڵەتدا ستاتۆی لە ناو کۆنفدرالیزمی دیموکراتیکدا چی دێت ئایا هەموو ئەو خۆبەڕێوەبەریانە دوایە بۆ خۆیان فدراسیۆنێک تۆ دەڵی فدراسیۆن نیە کۆنفدرالیزمێکی دیکەدا دەمەزرێنن یا شیرۆڤەی ڕۆژدەرەوەجلان چیە؟ بڕوانە بۆ تێگەیشتن لەمە ئێمە دەبێت هەندێک باسە سیستمی ئێستا بکەین ئێستا سیستمی ئێستا چۆنە بۆ نمە سیستمی ئێستاکە بەپێی ئێساسی دەوڵەت نەتەوەکانی یونیتەر لە ئاسی جیهاندا دامەزرێنراوە و ڕێکخراوێکمان هەیە بە نێوی ڕێکخراوی نەتەوەی یەکگرتوەکان کە لە ڕاستیدا نەتەوەی یەکگرتوەکان نییە دەوڵەتی یەکگرتوەکانە دەوڵەتی یەکگرتوەکان لە ئاسی جیهاندا و ئەم خوێندنەوە باوە باڵی بەسەر زیهنیەتی کۆمەڵگاکاندا کێشاوە کاتێک تۆ لە دەرەوەی ئەم زیهنیەتە لە دەرەوەی ئەم چەمکە بە دوای سیستمێکی دیکەی خۆبەڕێوەبەرێتی بە دوای سیستمێکی دیکەی ژیانی ئازاد و دیموکراتیکدا دەگەڕێیت کۆنفرانس دیموکراتیک لێرەدا بەرجەستە دەبێت بە واتایی کە لە جوگرافیای کوردستاندا ئەگەر کۆنکریتتر باسی بکەم لە هەموو گوندێکی کوردستان دەبێت بە خاوەن ئەنجومەنی خۆی هەموو شارێکی کوردستان هەموو شقامێکی شارەکانی کوردستان هەموو گەڕەکێکی شارەکانی کوردستان دەبن بە خاوەنی مەجلیسی تایبەت بخۆیان لە نێو شارەکاندا پێکهاتە جودا جوداکانی گەلانی ئەو شارە باوەڕیەکانی ئەو شارە دەبن بە خاوەنی مەجلیسی خۆیان دەبن بە خاوەنی ڕێخستنکردنی خۆیان وەختێک تۆ دەبی بە خاوەنی ئەمە ئیدی تۆ لە نێو مەجلیسەکەی خۆدا بە دوای ڕێخستنی ژیانی خۆدا بە دوای چارەسەری کێشەکاندا دەگەڕێیت لە دەرەوەی توانای مەجلیسەکەی تۆ بێت دەچیت داوای یارمەتی لە دەرەوەی خۆت دەکەیت ئەگینا هەموو شتێک پەیوەنددار بە خۆتەوە دەبێت ئەو کاتە تۆ هەڵبەت ئەم شێوازە ڕێخستنیە پەیوەندیدار وەکو شانەی پەیوەندیان بەیەکەوە دەبێت بۆ نمونە گوندەکانی پارێزگای سنە هەتا دەگاتە شارەکانی پارێزگای سنە هەتا دەگاتە پارێزگای سنە لە ڕۆژهەڵاتی کوردستان و دوایە و کۆنفرانس باشە بۆ پارێزگای سنە بۆ نمونە بێستا پارێزگا نامە بەستم خودی پارێزگایە پارێزگا بۆ خۆی بەرهەمی دەوڵەت نەتەوەیە بۆ نمونە ئاماژەم پێکرد بۆ نمونە ئاماژەم پێکرد تۆ دەتوانیت بێگومان ڕاستە ئەوە دەتوانێت جودا بێت بۆەوەی کە شی بکرێتەوە بۆی مای تێگەیشتن بێ لێرەدا ئەمە بەستم پارێزگای سنە تۆ وەرە هەموو تێکرا جوگرافیای ڕۆژهەڵاتی کوردستان ئەوەی کە ئەو جوگرافیایی کە کورد تێدا دەژی وەکو یەکینەیەک ببینێ لێرەدا سەرجەمیان دەتوانن هەموو خاوەن ڕێخستنی تایبەت بە خۆیان هەبن خاوەن مەجلیسی تایبەت بە خۆیان هەبن کە لە نێو مەجلیسەکاندا کۆمیسیۆنی جودا جودا شاخی جودا جودا بۆ بەپێی تایبەتمەندی و بەپێی کێشەکانی خۆیاندا دەمەزرێنرێت و هەموو ئەمانە چێن لەسەرەوە یەکتی دەگرنەوە فەزەن بە شێوەی هێرێمی هەڵبەت هێرێمێکی هەڵگەڕاوە گوندەکان تێن مەجلیسی گوندەکان دروست دەکەن مەجلیسی گوندەکان تێن مەجلیسی گوندەکانی هەرێمێک دروست دەکەن ئەوانە لە نێوان لە مەجلیسی ئەو شاری ئەو هەرێمەدا نوێنەرایەتیان دەکرێت مەجلیسی ئەو شارە لە نێوان ئەو هەرێمەدا نوێنەرایەتی دەکرێت بەو شێوە هەرێمە لە نێوان کۆنفرانس دیموکراتیکی بەشێکی ڕۆ کوردستاندا نوێنەرایەتی دەکرێت کۆنفرانس دیموکراتیکی بەشێکی کوردستان نوێنەرایەتی لە کۆنفرانس دیموکراتیکی کوردستاندا دەبێت وەکو مەجلیسی گەل احتمالا مەجلیسی گەلی ئێستا کە هەیە مەجلیسی گەلی کوردستان ئەو کاتە زۆر بەفراوانتر بکرێت چونکە مەجلیسی گەلی ئێستا دەرگای کراوەیە بەڕووی هەموو ڕێکخراوەکانی دیکە ئەوانەی کە هاوپەیمانێتی کۆنفرانس دیموکراتیکیان قبوڵە لەو کاتەدا تۆ تێی کۆنفرانس دیموکراتیکی کوردستان بنیاد دەنرێت لە پاڵ کۆنفرانس دیموکراتیکی کوردستاندا گەلی ئاسووری سووریانی دەتوانێت کۆنفرانس دیموکراتیک تایبەت بەخۆی هەبێت تورکمەنەکان لە کوردستاندا لە پاڵەوەدا گەلی ئازەری و هەموو ئەم پێکاتانە دەتوانن پێکەوە کۆنفرانس دیموکراتیک گەلانی ڕۆژهەڵاتی ناوین تەنانەت عەرەب فارس تورک پێک بێنن لە کاتێکی بەو شێوەیەدا لە بەرچەسەبوونی کۆی کۆنفرانسمی هەرێمی خۆڕاهەڵاتی ناویندا هەرێمەکانی دیکەی ئاسی جیهانیش دەتوانن شێوازی خۆیان تایبەت هەبێت و لەو کاتەدا ئیدی ئەو شتێک کە تۆ ئاماژەت پێکرد کە
فرێناسنامەیە کە ئێستاش بۆ نمونە کەسێکی سوێدی دەتوانێت بە ناسنامی سوێدی بوونی خۆی، فێمینیست بوونی خۆی، ئەوروپایی بوونی خۆی و هۆمانیست بوونی خۆی لە ئاسیجاندا پێناسەرا بوونی خۆی بکات، ئەو کاتەیە کە مرۆڤی کوردیش دەتوانێت بەو شێوەیە پێناسنە لە ناسنامەی خۆی بکات و ئەم پێگەیە ئیدی بەپی ئەوە نییە کە ئەمن سنوورێک بۆ ئەوە دابنێن بڵێ وەڵا ئێرە سنووری ئەو کۆنفدرالیزمەیە، ئەو کاتە ژیان لە گۆی زەویدا ئەم ماڵە گۆی زەوی ماڵی هەمومانە هەڵبەت لە بنیاد کۆڵەکە سەرەکیەکانی سیستمی کۆنفدرالیزمی دیموکراتی کار وەکو ئاماژەمان پێک بێتوە دیموکراسی، یەکسانی، ئازادی، پاراستنی ژینگە و ئازادی ڕاگەزیە کە ئەمانە لە ئاستی جیهاندا جیهان شمولن. ئەو کاتەیە کە ئیدی تۆ بە شێوەیەکی ئازاد و بە شێوەیەکی دیموکراتیک لە نێو ئەو پێکاتەی کە تۆ تێیدا دەژیت گوزارە لە هەبوونی خۆت دەکەی، لە هەمان کاتدا بە شێوەیەکی ئازادانە دەتوانیت تەعامل لەگەڵ جیانیش بکەیت. باشە هاوکات یەکێک لە بنەماکانی دیکە کە ڕێزار ئۆجلان گرنگی پێدەدا مەسلەی یاسای دیموکراتیکە، یانە هەر گەل و پێکاتەیەک یاسایەکی پێی یاسای دیموکراتیک دەبێ بەڕێوە بچێت کە وەکوانەیە کە بۆ خۆت ئاماژەت پێکت کە نکۆڵی ڕەگەزی ئاینی چەسانەوە ئەو شتانە نەبێت بەرامبەری پرسیژن و هەموو هەرێمێکی خۆ بەڕێوەبەر یاسایەکی دیموکراتیکی خۆی هەبێت. ئەم یاسایەنە هاوکاتیش هەرێمەکانی دیکە قبوڵیان بۆ نمونە یاسای کەوابێت بۆ نمونە یاسای تورکیا دەبێت دیموکراتی بکرێت کە کورد قبوڵی بێت بە هاوکات کوردستانیش دەبێت یاسایەکی هەبێت کە تورکیا قبوڵی بکات و تەنانەت ڕێزار ئۆجلان باسی بۆ نمونە منشوری مافی مرۆڤ دەکات کە وەکو بڵێن دۆکومنتێکی جیهانیە، جارنامێکی جیهانیە کە دەبێ هەموو هەرێمە خۆ بەڕێوەبەریانە پەسەندی بکەن یا تەنانەت باسی منشوری مافی مرۆڤ لە ئەوروپای تایبەت بە بڵێن بەڵگەکانی ئەوروپا دەکات. باشە لەباری یاساییەوە یان ئەوەی کە گرنگە ئەوەی کە گرنگە هەموو هەرێمێک، هەموو دەوڵەتێک، هەموو بڵێن پێکاتەیەک دەبێ یاسایەکی دیموکراتیکی هەبێت. بەڵام کێشە ئەوەیە کە بۆ نمونە و زەهنێتێک ئێمە باسیەکەین زەهنێتێکی 100 ساڵەی دەوڵەتنەتەوە پێشگیری لەوە دەکات کە یاساکان دیموکراتیک بن. لەو بارەوە پێت وایە کە کۆنفدرالیزمی دیموکراتیک لەگەڵ چه ئەسەندێکە ڕوبەڕوویە؟ بڵێ لە ڕاستیدا دەبێت ئێمە هەندێک ئەو دەستەواژانە لە یەکدی جیا بکەینەوە بۆی باشتر مای تێگەیشتن بێت. یاسا، قانون، دەستوری بنچینەیی حقوقی دەوڵەتە. هاوپەیمانەتی کۆمەڵایەتی کە هەمان ڕێسای کۆنفرانسی دیموکراتیک دەبێت، ئەو ڕێبازەیە یا ئەو ڕێسایەیە کە لەسەر ئەو ئەساسە سیستمی کۆنفرانسی دیموکراتیک بەڕێوە دەچێت و پەیڕەو دەکرێت. تووشاو لێکە حقوق یا دەستوری دەوڵەتەکان ئەلبەتە ببوورە لێ دەمێ مەبەستم باری یاسایی یان قەزایی مافە نا ئەوەی کە دەستور وەکو یاسای بنچینەی یا قانونی ئەساسی دەزانین چون لە کۆنفدرالیزمی دیموکراتیکە هاوپەیمانی کۆمەڵایەتی لە باتی دەستور جیاوازیەکەش لێرەدایە. بەڵام یاسای دیموکراتیک و یاسای قەزایی مەبەستەکە دەبێت یاسایەک بێت کە لەسەر ئەساسی بڵێن ئەوەی کە مافی مرۆڤ کە دەبێت ئەساس بۆ نمونە بۆیە باسی منشوری ڕێکخراوی نەتەوە یەکگرتوەکان یا مەسەلەن مافی مرۆڤی ئەوروپا دەکرێت کە هەموو هەڵاوردنێکی هەموو جیاوازیەک و هەڵاوردنێک نامێنێت. بەڵام کێشەکە ئەوەیە کە یاسایەکی ئاوا کە بۆ نمونە یەکێتی ئوروپاشێ بێ بەڵام لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا کە چەسپاندنی بڵین بە زێهنێتێکی ئاواوە مەبەستم ئاستەنگەکانە دێمەسەرەوە کە ئاستەنگەکان چییە؟ باسم لەوە دەکرێت کە یاسا حقوقی دەوڵەتە لە هەمان کات هاوپەیمانەتی کۆمەڵایەتی سیستمی یا ڕێسای خۆبەڕێخستنکردنی سیستمی کۆنفرانسی دیموکراتیکە. حقوق کاتێک دەردەکەوێت کە دەوڵەت هەوڵ دەدا بنەما ئەخلاقیەکانی بەڕێوەچوونی ژیانی کۆمەلگا لاواز بکات. لەسەر ئەم ئەساسە چەندە حقوق و یاساکان تونتر دەکرێت بەو ڕادەیەت نەریتی ئەخلاقی نێو کۆمەلگاکان لاواز دەکرێت. نەریتی ئەخلاقی یا ئەخلاق ئاکار لاواز دەبێت لەنێو کۆمەلگادا. کۆمەلگای کۆنفرانسی دیموکراتیک لە ڕاستیە لەسەر ئەساسی کۆمەلگایەکی سیاسی ئەخلاقی بنیاد دەنرێت. دەبێت ئێمە ئەوەش دەستنیشان بکەین. لەم لایەنەوە هاوپەیمانێتی کۆمەلگای کۆنفرانسی دیموکراتیک لە کاتێکدا کە دەتوانرێت پێک بێت کە تۆ بە تێکۆشان حقوقە یا یاسا
وشکە دەسپۆتە دیکتاتۆریەکانی دەوڵەتەوەکانی هەرێمی ڕۆژهڵاتی ناوین بگۆڕی. خۆ لێرەدایەکە باسی تێکۆشانێکی بەردەوام هەم چ لە بەرامبەر ئەو یاسا و ڕێسا وشکانەی کە ڕێگری دەکەن لە ژیانی سیاسی و ئەخلاقیانی کۆمەڵگادا واتەدار دەبێت و لە هەمان کاتدا تێکۆشان بۆ بنیادنانی بەردەوامی سیستمی کۆنفدراسیۆنی دیموکراتیکیش لە ڕۆژەودا دەبێت. لێرەدایەکە بۆ نمونە کێساکە وەکو نمونە دەیتێن مودیسان کاتێک ئێمە باس لە پێواژۆی چارەسەری پرسی کورد لە باکووری کوردستان دەکەین بەو ڕادەیە کە ڕێزەر ئۆجەلان پرسپەکتیڤی بنیادنانی سیستمی خۆبەڕێوەبەری کوردستان باکووری وڵاتەنێرە کە ئێستاکە لە چوارچێوەی دیموکراسی هەرێمیەکاندا دیموکراسی هەرێمیدا گەڵاڵی کردووە بە هەمان کات پرسپەکتیڤی دووبارە نووسینەوەی دەستوری بنشینەی دیموکراتیکی تورکیاش دەنێرێت. ئەمە لە پرۆسەیەکی تێکۆشاندا پێک دێت خۆ ئەگەرە تێکۆشانە نەبێت ئەو کاتە تو ناتوانانی باستەمە بکەیت. ئەگەر تێکۆشانێکی لارادا نەبێت زاتەن ئەو کاتە کۆمەڵگاکان ئیدی لە ناو چووەن و ئیرادەیەک نەماوە و تو ناتوانانی باس سیستمی کۆنفرانسی دیموکراتیکش بکەیت. بێگومان کاتێک تو دەتەوێت سیستمی کۆنفرانسی دیموکراتیک دامەزرێنی ئەم سیستمە ئەم یاسایانە ڕێگرن ئاستەنگن. بۆ نمونە ئێستاکە قانونی ئەساسی جمهوری ئیسلامی ئێران بەو قانونە دوگماتیزمە وشکەی خۆیەوە کە وەکو ئەوەی کە ئەمانە قانونی ئیلاهین و لەلایەن وەلی مطلقی فەقیه و خوداوەند پێی ئەمر کردووە واتۆ سەر زەوی بە هیچ شێوەیەک پێک نایێت و دەبێ هەوڵدان بکەیت کە ئەم یاسا وشکانە گۆڕانکاری دیموکراتیکیان تێدا بکرێت بە پێی هێندەی کە تۆ گۆڕانکاری دیموکراتیک لە یاسای دەوڵەتەکاندا پێک دێنیت و تەعامل لەگەڵ دەوڵەتەکەدا دەکەیت ژیان لەگەڵ دەوڵەتە دەکەیت. بۆیە لێرەدا گرنگی ئەم تێکۆشانە بەرجەستە دەبێت کە تۆ دەبێت بە تێکۆشان دیموکراسی بە دەوڵەت بە قبولکردن بدەیت کە لە بەرامبەر سیستمەکەی تۆدا تۆلەرانس و تەحمل نیشان بدات. زۆر سپاس بۆ تۆ بەڕێز شوان مەریوان ڕۆژنامەوان. سپاس بۆ ئێوەش. بینەرانی هێژا لێرەدا گەیشتنە کۆتایی بەرنامەی گەلی ئازاد کە تایبەت بوو بە پێگەی کورد لە سیستمی کۆنفدرالیزمی دیموکراتیکدا هەروەکو ئاگاداریشن یەکێک لە بەرنامەکانی ڕابردوومان لە سەر ژەندەر لە کۆنفدرالیزمی دیموکراتیکدا بوو. هەروەها بەرنامەی داهاتوش تەرخان دەکەین بۆ ژینگە بنەمای ژینگە لە کۆنفدرالیزمی دیموکراتیکدا. لە ئازادی و بۆ ئازادی بژین ماڵتانەوە.